سنتكن سنتكن بتاعتي سنتشي أو كونفرنس الناس شكوى من بنو سيكون كان با هو وزني جامد وزني يعني مثلا قال معي كده سبورتانا يا بتوانا ولا بفلان رجعنا بناوی خدای گەورە و مێرەبان زۆر بەخێر بێن بەڕێزان زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانی لێرە بۆ کردنەوەی کۆگای گەنم لێرە لە قۆشتەپە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست کراوە لە ئەو بەرنامەی چوارچێوە بەرنامەیە کە حکوومەت هەی بووە بۆ پەرەپێدان بە کەرتی کشت و کاڵ و پیشەسازی خوراک لە کوردستان و بۆ یارمەتیدانی بەرهەمی جوتیارانی کوردستان. خوشحاڵم کە بیستم ئەم کۆگایە دەتوانێت 40,000 تان گەنم و دانەوێڵەی جوتیارانی دەشتی هەولێر و منتقەی قۆشتەپە وەربگرێت کە ئەمە بێگومان بەشێکی ترە لەو هەوڵانەی حکوومەت بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە سەراستی هەموو کوردستان. زۆر پێی خوشحاڵم کە لە هەموو شار و شارشکەکانی کوردستان لە هەموو ناوچەکان ئێستا کۆگای وەرگرتنەوەی گەنم و دانەوێڵە هەیە. ئەمەش لە بەرنامەی حکوومەتدا کە کشت و کاڵ وەکو بنەمایەک بۆ پێشخستنی ئابووری کوردستان لە بەرنامەی ئێمەدا بووە خەریکە بەرهەمەکانی دەبینین و لە هەمووشی گرنگترەوەیە کە جوتیار خۆی دڵنیا بێت لەوەی کە بەرهەمەکەی بە خەسار ناچێت و خەمی ساختکردنەوەی بەرهەمەکەی نەبێت. هەندێک ساڵ بە تەبیعەتی حاڵ بەوەی کە باران زیاد دێ یان زیاد نایە لەوانە جۆری گەنمەکە جیاواز بێت. بەڵام ئەم ساڵ بیسمان کە ڕێژەی بەرهەمهێنانی گەنم لە کوردستان بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە لەگەڵ حکوومەتی فدرالیش قسەی زۆرمان کردەوە لە پەیوەندی بەردەوامدا بووین بۆ ئەوەی بە ڕێژەیەکی بەرچاو بەرهەمی ناوخۆیی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێتەوە. تا ڕادەیەک هەندێک شتیان قبول کردووە بەڵام لە ئاستی پێویستی ئێمە نەبووە. سەرەڕای ئەوەش ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ کەرتی تایبەت وەکو ساڵانی ڕابردوو لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی وا بکەین کە ئەم خەمە بوو جوتیار نەمێنێتەوە بەڵکو حکوومەت یارمەتیان بدات تاکو ساڵ بە ساڵ ئێمە بتوانین بەرهەمە ناوخۆیەکان زیاتر بکەین. لەلایەکی ترەوە هەوڵی ئەوە بدەین کە پیشەسازی خوراک لە کوردستان پەرە پێ بدەین لە دروستکردنی ئاش و لە وەرگرتنەوەی بەرهەمە ناوخۆیەکانی جوتیاران و لێرە ئەوانە بکەین بە بەرهەمی خوراکی تاکو ئێمە بتوانین تا ڕادەیەکی بەرچاو بابەتی ئاسایشی خوراک لە کوردستاندا دابین بکەین و نەک تەنیا بۆ خۆمان بەڵکو بە زیادبوونی بەرهەمی ناوخۆی ئێمە بتوانین هەناردەی ناوچەکانی تری عێراق و دەرەوەی کوردستانیش بکەین. توانیمانە تا ئێستا چەندین دەرگا بکەینەوە تا بەرهەمی ناوخۆی کوردستان هەناردەی دەرەوە بکەین لە هەوڵی بەردەوامدا دەبین و ئەوەی بە هەموو جۆرێک یارمەتی جوتیاران بدەین یارمەتی هاوڵاتیانی خۆشەویست بدەین. من نامەوێت زیاتر لەوە کاتتان بگرم جارێکی تر پیرۆزباییتان لێ دەکەم بۆ ئەم کۆگایە کە بێگومان یارمەتی دەرێکی زۆر دەبێت بۆ بەرهەمەکانی خۆتان و ئێمەش وەکو حکوومەت لە خزمەتیەوەدا دەبینی هیوادارم خوا فرسەتی زیاترمان پێ بدات تاکو زیاتر بتوانین خزمەتی ئێوەش بکەین. زۆر سپاستان دەکەم.